عزیزان ئەوەی لێرایی بینن دەریاچەی ورمەیە، باشتر بڵین دەریاچە بوو. دووچاری کارەساتێکی سروشتی تراژیدیایەکی گەورە کەوا بە ڕێژەی لە 195 ئەم ئاوەی کەوا لەم دەریاچەیە بووە وشتی کردووە. بە هەر هۆکارە بێ، هۆکارەکە سروشتیە، هۆکاری مرۆیە. من بۆ ئەمە کەسایەتیەکی شاری ورمێ خۆ ڕۆژنامەوان و چالاکوانێکی جواتیە بە ناوی کاکە ڕەسوڵ، کاک ڕەسوڵی گەلەبان. ئەم کاتە باش کاکە ڕەسوڵ، ڕێز سپاس لە خزمەتدامە کاک. خۆشحاڵم. ڕێز سپاس. ئازادێکی کێشاکەوە لەو دوورەوە هاتی لەگەڵمانە، بەڵام پرسەکە زۆر زۆر گەورەیە بەڕاستی. خۆشیشە لە دەمی خەڵکی ناوچەکەەوە بەڕاستی دەرباری ئەمە و جەنابی شت ڕۆژنامەوانیت تۆ پاسی ئێرەمان بۆ بکە. ئەمە لە کەیا وای لێ هەوە؟ فەگنێنەوە ئەو گۆلی ورمێ یان کە بە فارسی دەڵێن دەریاچەی ئورومیە، ئەو حشکبوونەکەی تقریباً لە ئاستی جیهاندا نەتەنێ دەریاچەی ئورومیە 80 ساڵە دەستی پێکردیە، بەڵام تقریباً ئەوە 20 ساڵە ئێدی بربچاو بووە. ئەوە 20 ساڵە ئەو هۆکارێ بێژن یە گەش و هەوا، ئەو هۆکارێک و یە مرۆڤینە هەندێک یعنی وێگاوێ بۆ دەردۆرە بەحرا ئورمیە گۆڵە ئورمیە دەبێژن 22 حتا 88,000 بیرێ ئەوێ هەنە. ینی زێدە ئەو سەبەباک و سەر هەیە دەبێژن هۆکارێکە ئەسلیە ئەو بیرەنە، ینی 88 بێژە 50,000 بیر دەردۆرە بەحرەکێتی تەبیعەتەن دێ حشک کرد. پاشێ دەگەڕێتەوە هەندێک هۆکاری سیاسی، ئەو کەسێک و سیاست مەدارن بۆ هەندێک مەقتە بۆ هەندێک بگە هەنە ئەو منیەتێ خۆ ئەو مەنافع خۆی شەخصی تاکە کەسی دینن کە دەریایشی گەورە وشکەکە قوربانی دەکەن ئەو چی بێ بۆ انتخاباتێکێ بۆ دەنگدانێکێ بۆ تشتێکی سیاسی ئەوە قوربانی دەکەن. هۆکار زۆرن زێدەنە. مەلێرە ناوەندێک هەبوو ناوەندا زەندیکردنا گۆڵە ئورمیە و ئەوژی زۆر بەحث سەر هەنە، ئاخۆتن سەر هەنە، هێشتا شەفاف نەبووە، ینی ئەو تشتە ڕوون نەکەێنە و ئەو هەندە پارەیە وەرگرتنە لە دەولەتێ لە UN ئەو پارەیە چ لێ هاتیە. سەبەب زۆرن، ئەگەر ئەم بکارن بخوازن گەڵێک هوش سەرڕاوەستن دەبێت ئەم چەند سعاتە ڕوونین و بەحسەوەی تشتێ بکەن. هۆکارێکی ئەو کارێکە ئەویش بەڕاستی کەش و هەوایە بە گەرمبوونی کەش و هەوا و بە بیابانبوونی سروشت لەوانەیە ئەمیشی شێک بێ لەو هۆکارانێکەوە وای کردوێ کە گەرمی کەش و هەواوە بکاکەوە ئێرە وشکە ئیتر دیارە لە شاحکانی دەوروبەرەوە کەوا ئیتر بەفرێکی زۆر باری و ئەم بەفرەکە ئاتوێتەوە و ئیتر بە چەم و بە ڕووبارەکانە ئەڕژێتە ئێرە دیارە ئەو ڕێژەیەش کەم بووەتەوە. سادی ساد ئەو ڕێژەیە بێژم باڵکی 105 نەماوە بیت بەرێ ینی حتا پار و پێراژی ئەو چیایمە تایبەت چیای مەلگەوە ڕۆچیای سۆمابرا دۆستا دوێگاوی چوبای بەفرێکە زۆر سەریچیا هەبوو بەس وێگاوی نینە. جوغرافیای ناوچەکە کوێوە چیای مەرگەوەرە؟ نەنە دەکەویتە پشتێ، ینی پشت ئەو چیا دەبیتە مەرگەوەر و سیلوانە. ئەو بەحرە بۆ ئەو لاوە ینی بۆ ڕۆژهەڵاتێوە بکەویتە لای پارێزگا ئازەربایجانە ڕۆژئاوا کە بە فەرمیە بە کوردی دەبیتە پارێزگا و تەورێزێ، لای ڕۆژهەڵاتەوەیژی دەبیتە پارێزگا ئازەربایجانە ڕۆژاوا و دەبیتە پارێزگا بە کوردی دەڵێن پارێزگا ئورمیە. ناو کەتیە ناوەندەوان هەردوو پارێزگاهادا. بەس کاکە ڕەسوڵ پانتاییەکە زۆر گەورەیە. گەوری ئەم پانتاییە چەنە؟ پانتاییە گۆڵە ئورمیە لە گۆر زانیاریە 6,000 کیلومتر چارگوشەیە کە ئەوە وێگاوێ ئەو دیسا لە گۆر ئەو زانیاری هەیە سەدە 95 لێ حشک بووە، ینی لەوە 6,000 مایە سەدی 95 لێ مایە بەڵکیش کەمتر. باشە ئەم خوێیکەوە ئێستا ئێمە بەفر ئاسا بینرێ بەڕاستی ئەمە سوودیشی لێ وەرەگیرێت بۆ سا ئێمە هەر لەو ناوچەیە با بڵێن لە ڕۆژهەڵای ناوینە ئێمە بەحری دەریای مردومانێ دەریاچی مردومانەیە باڵێ بەحری مەیت. لەو بەحری مەیتە ئەو ئاوەی کەوا ڕێژەیەکی زۆر خوێیتیایە ئەم خوێیتر بۆ
بەسم بۆ پێست بۆ سابوون بۆ کرێمەکان بۆ هەموو شتێ بەکارێت و شتێکی زۆر باش وەکو کەرەسەیەکی سروشتی باش بۆ جارێکی کە تەسنی ئاکرێتەوە دروست دەکرێتەوە ئایا سوودێک لەمە وەرگیراوە؟ ئەوە سوود دەوەرگێراوە ئەو دەمە کو بەحر هەبوو ینی ئەو هەندە چکنە و ئەوەی کە نەبوو جەماعەت حتا وڵاتێن دەردۆر دەهات تایبەت بۆ ئەو قوڕە هەیە قوڕە تانش بەحرێ ئەو تاسیرا خوددانە زێدە بۆ ڕۆماتیسم و بۆ هەندێک نەخۆشیەکانی پێست بەڵام vêgavê ew xêye ez bêjim yek meemel belkî du meemel hebin ew jî kêm tu vêgavê biçe ser rêkê heye xêya deryaçe heye bedê zor kêm bêje belkî sadî yek ji nebît sûd lê wergirtin کەرەسەیەکی سروشتی گەورەیە ئەکرێت بەڕاستی سوودی چاکتری لێ ببینرێ وەکو ئەژڵێن ئەو ئاوەکە لە سەرەتایە ئەڵێ 1 لیتر ئەو 270 لە هاوی نائگاتە 280 غرام خوێتیا بۆ بەڕاستی یعنی سوێری ئەم ئاوە بە بەراو لەگەڵ دەریاچە سوێرەکانی کەیە سوێرەکەی زۆر بووە ez deqîq nizanim yanî ew amare nizanim belê ez dizanim ku behra gola ûrmiyê piştî behrulmeyyetî duhemîn gola şora cîhanî ye û bo meznatiyê jî dibîte şeşemîn gola cîhanê بەس ئەوەی کەوا بەڕاستی جێی پرسیارەوە جێی تەنها جێی ڕەخنەشە ئەمە هەر لە سەرەتایە دیارە بە قۆناق و بە پرۆسە وای لێ هاتۆ گەیشتوتە ئەم ئاستە و ئەم دۆخە تراژیدیە بەڕاستی چۆن دەوڵەت چۆن دەسەڵات هەنگاوێکی نەناوە پەرچەکردارێکی نەبووە لە ڕێگری و لەوەی کەوا کارێ بکاکەوە دیارە ئەو شوێنەی ئەو شوێنەی ئاویتیای ئاوەدانی تایە بەڕاست من گوت من ئاماژە پێکێ بەرە خۆ بدەیت بێگاوێ دەولەتێ ناوەندا زندگیکردنە بەحرە ئوورمیە دانایە دامەزراندیە و بودجەیەکی گەڵک زێدەژی ددەتێ بەلێ هێشتا نەهاتیە ڕوونکردن کە ئەو بودجەیە بۆ دەبیت ئەو کەسێت تێنەوێ ناوەندەیدا بۆچی مرۆڤی سیاسینە یعنی مرۆڤی ژینگە پارێز و مرۆڤی ژینگە پارێزیە نینە ئەو کێشەیە هەیە ڕوونکردنێک سەر نینە چۆنە لێرە ڕێکخراوەکانی ڕێکخراوی ژینگە پارێزەکان بەڕاستی پەرچەکرداری ئەوان چۆنە ڕەتبێلەکانیان چۆنە ئایا قسەیان زۆرە قسەیان زۆرە قسە تەبیعەتەن زۆرن بەڵام کەس گوهدار نییە ئەس شتێکێ بێژم کاک نێرۆ گۆلا ئورمیە ئەس هۆ بێژم بیرێکە کوور لە نەزانی و بێهشمەندیە مەسئول و سیاسەتمەداری من بەڵێ ئەمە جێی خەمێکی گەورەیە بەڕاستی ینی ئەکرا ناوچەیەکی گەشتیاری گەورەشی لێ دروست کرێت ئەکراسووری چکم من سەفەرم کردووە گەشتێکم کردووە با بڵێن لە ورمێ و کاچی بۆ تەورێز یا باڵێن پێش ورمێ لە مەهاباتەوە کە بەرە ورمێت و بەرە تەورێزە ڕووی بە درێژای ڕێکە وازە 150 کیلۆمەتر هەر ئەم کریستاڵە ئەبیری تر ئەبێت دەریاکە کاتی خۆی چەند گەورەی من دەریاکەم نەدیوە بەڕاستی کاک نێرۆ باندۆرا وێ حشک بوونێ نەتەنێ بۆ ئورمیە نەتەنێ بۆ تەورێزێ بۆ ئیرانێ و بۆ هەمووی ڕۆژهەڵاتە ناوین هەیە ینی ئەو خەیە ئەو با دەبەتەنگیان خۆدا باندۆر سەر هەموو ناوچەی تێدانێتن ینی تشتێک نییە کو قەومێک یان مڵەتێک یان باژێرێک بێژیت ئەوە تنێ یامەیە کەسێک علاقە پێیان نەبن نە ئەوە باندۆرێکی زێدە تێدانتە سەر ساخلەمی و سەر ژینگە و هەموو ناوچەی ئێمە لە ناوچەی ئێمە بەگشتی هەر ئەم ناوچێتە ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهای ناوی لێوی بەڕاستی لە سروشتەکەمانە ئیتر سروشتێکی زۆر دەوڵەمەنە باشە بەڵام بڵێن چی بۆ ئەم سروشتە دەوڵەمەنە تۆ پێویستی بە عەقڵێکی دەوڵەمەنی شەیەکەوە بەکاری بێنی کەوا لەم سروشتەیە هەر بۆ سوودی مرۆڤ خۆی بەکاری بێنی ئێمە لە لێرە خوێکە هەیە لە خوارەوە بڵێ نەوتەکە هەیە بۆ نمونە وانە بەڵام کاکە سوودەکەمان کەمە بەڕاستی وانە بەڵام کەم هەر نییە سوودەکەمان هەر نییە بەداخەوە قوربان زۆر سوپاس دەکەم بە هیواداری نازانم هیچ پێشبینیەکەیە کە شتێکی بۆ بکرێت تۆزی ئاویکەی تێبێت و تۆزێ پڕ بێتەوە شتێکەیە چەند ساڵ بەری پرۆفسۆر کوردەوانی ئەوژی یەکێک لە ئەوەی دینە مازنێت ژینگەیە ئیرانێ پرۆفسۆرە ئەوی ئشارە پێکردکوتی بەحرە ئورمیە ئێدی چێ نابیت چێ ئاو نابیت نا تێ حشێک بیت
يعني او هندا هزينه وشتاجي سالت تداين حمو بابت السياسيين ناگری تو بحث لی بابین با اوانی که باعثی اما بون بابین مجموعاتی سکانی و عمارة کان و شتکانی خوان لسر بنا بکن هر کاک پانتایه که زور حیف بکار نیه بله. زور سپاس دکم خدمت هل ليرة لناوشي سیلوانا لآوایی دازگیر کاک شهرامی حاتمی من ناسی کاک شهرام خوی کری ام ناوچه ماشاءالله زور جوان خوشی گوریوه اما هر چیزی ناوچه که تونی کاک شهرام بس بله خوشحالم که میانالتی امو کردو او آمادگیت بشار نکوات توزه باسی ناوچگی خود من بوب کی سپاس کم دست بکی داجی خیراتن الوقت کم کیبا و کن الباشور دهاتنه ایره ناوچه سیلوانا کویتا روژاوای شهر اورمیه چند دوره آوا تقریبا وزن 30 کیلومتر دور 30 کیلومتر دور اورمیه لای روژاوای کویتا بله. اساس سینوری سرحده بله. از بیجم سنوری سرحدی که سرحدی باکور و روژهلات بله ایران و ترکیه بله ای سنور تانیه لگل عراق لگل عراقش هیا لای خاره و کویتا یعنی سه چکین باشور و باکور و روشلات که اساس سر اوکا دالانپره سر بله. حدود دالانپره یعنی شاخی دالانپر شاخی دالانپر بله بله جا سیلوانا پیکاتی سه بشانه بشک ترگواره بشک دشته بشک مرگوار که سر سینوری باشورش بله بله اصلا ام ناوچی ایوه یعنی ام آویه سر بچی بشیکه ایره دشته لناوندی نه من لناوندی ناوچینه ایره دشته لای باکور دبیته ترگوار لای باشورش دبیته مرگوار مرگوار بله دکواتای ناوچی سیلوانا کمالک آوایی و کمال دی زوری لخو گرتو بله پیکاتی ل 104 گوندانه 104 گوند نفشه ویجی 8000 کسه 8000 کسه بله بگشتش کردم هموشی کردن ها همو کرده بگشتی صادی صاد چون اما پیاسیک من کرد بناو آوایی که لیره کلاسیک من بینی کلاسیکه آشوریا بابلن کریستو مسیحی تیاه لمنطقه تو زانه او دیرانه اگر هم در بازی واری دیروکی بن واری تاریخی بن لسرده من بری دا آشوری ارمنی از لیره جیانه یعنی شونوار وان هنه استا گورستان وان لیره هنه دیر دوان هنه نه او بحثه که تاریخیه هم کارن اگر جنابی تپرس بکردم بحثی تاریخی دا بگرنه پاش تا چه که دانا این بشوشی گشتی باسی اواگین لبروی که جنابت خلچی ام ناوچی هز معنی که هاتونی امش بو امام ناوچی زور تازه براستی درسته ادر ناوچی زور دلگیره ادر اوی که بو من گرینگه ام ناوچی که ام همودیه بسر چند عشیرتها باش بوه یعنی عشیرت کانی والله عشیرت زوره چه زیادت بالا دسته چه زیادت گوره مثلا لیره اگر راستی بخوازه لسرده من بری دا ام بکنه دو باشی یک جانشین و نشتجی من هیا باشی کوچرو ام بیجنی دا روند هنه لیره اگر هم بچنه سردمین بری یک جانشین لیره بگزاده و برادوستی زیده هبونه منطقه اوان بیه بله تاریخ آن گرد گله پیش ایستا برادوستی کن ماون لمناو هنه بله هنه استا هنه برادوستی هنه دوستکی هنه مزوری هنه هرکی هنه بگزاده هنه شکاک هنه زور بله شکاک البته مهاجرن دوای دهاتنه لیره ولی بگزاده و برادوستی نشتجیت قدیمی لیره نه یعنی لسرده من بری بلکه 1000 سال بری نه 1000 سال بری نه بلکه زیادترش بله ای پیوندی بینی ام عشیرتانه چون بوده نه میجوکه پیوندی کمالاتی چون بو آجن جنخوازیه بله صادی صاد یعنی تکلبون هیا مثلا نکتنه اشایری که لیره دجین لمنطقه سیلوانای ام بیشن روشلاته حتی او باره سرحد او باره حدود ایران و ترکیه لو بارش پیوندی مالباتی من هیا پیوندی سببی و نسبی من شیا یعنی ما پس ما مکان من است لو باره مرزن بله
کە ئێماڵین ئەو باری مەرزتر بەرەو باکووری کوردستان بەرەو چ ناوچەیەک زیاتر بله دچیت بۆ لای شەمزینە ئێستاژی جنابش خوابزم هەرچیت ئەم هەرچیە لە باشوور لە ئێمە هەیە باشە لە باکووریش هەیە بەڕاست عشتێکی گەورەیە وانە ئیتر پەیوەندی هەمەشوو یەکتری ژن و زرخوازی ئەمە هەر هەیە هەیە ئەمە جا پرسیارێکی جوانت پرسی مەلا محمود بایزیدی لە پرتوکی ئەویدا پرتوکی عادەتین کوردستانیدا لێرەدا کوردات کەتە سێ دەستە بژیت دەستەیەک جانشینن دەستای کوردێت متەمەدنن شارستانی ژیانەوە شارستانی بێت دەستای کوچڕۆنە هەمە ڕەواندن ئەم هەرکی بەشا سێ بەشا ڕەواندانە کوچڕۆ یعنی هاوینان تادنە ئێرە ینی وەختی هەوا گەرم بوو دادنە جێت کوستانی جێت بوو سببش پاسداری بیه. زستانه چونه با علی گرمیانه. اول که پرسیات داد بیشتر. او نریتی رواندی ما واسطه. نه زور نه والله. سائما لهینا لگرمیان لایما. بله. اتر يعني حتى لهنجنا الشخاية كان يشة ناس الشخاية كنا گرمیان کوستانر هنه. هيا ولی بالام وقت برینیه. بری. نزستانه دسنا شخاية. دقیقاً. اول استا خود او رواندانه جی بونه یک جانشین. نشتجی بونه لدهات کن وک ایره هاوینان دچن بو شاخونه یک مانگ دو مانگ دوباره دگرین ابو شاریخ بو دیاتی خور ولی او سردما کو ازت بیجم او سردمه دا روند دبونه یک مال یعنی کوچ دکرن مانگ جیه که خاص جیه که تایبت یا نبو یعنی سال 12 مانگ لرگا دا بونه دهاتونو دچونه یعنی اما زور جرا باسی دکن بیجن لو منطقه اما مسئله که منه بیجید مسئله نه لالایی که بو زارو کن بو مندالان بیجن بیجید هزه مال چونه توریزه اما بخو فلسفه که یعنی ظاهر دا اما دبینین که لالایی که بو زارو کن بیجن ولی فلسفه لسره مال چون مال کی بون مال پیکاتی بعضا 2000 مال هم بون که وقتی مریوان گشت نه کدود بینه شاید 50000 مر مال کات نریزه هزه مال چونه توریزه کشپل کات نه پشکل کات نریزه اول که پشکل کات نریزه دالت وک اتوبان وک ریگایی که یعنی جاده که لیده هات که او هنده مرده چو یعنی در واقع ده خازم اوی بیجم مال ایره شاید حتی اطراف نیزکاتی توریزه چون هاوینان بو گرانوی حتی نیزک کرکوک و مسئول اطراف چون لبر اویج هرکی هنه هم باشور هم لبخوشارت هم الان لیره پرسیاره که اویه استا زیاتر ئەوانی ڕەوەندەکان با بڵێن ئەوانی کە گەشتەکەن و یا گەرمیان کوێستانیەکەن ئەوانە زیاتر خاوەنی ئاژەڵن وانە خەڵکی ئێرە ئێستا وێڕای ئێمە ئەبینین سروشتێکی سەوز میوەجاتێکی زۆری تایە زیاتر میوەکان سێوێکی زۆرمان بینی کاتی ناو ئاواییەوە ناودێوە گوێزمان بینی ئیتر حیوانەری ژەکرێت بژێوی خەڵکەکەی ئێرە لە چیایە ئەمە ناوچەیە وەک بەرێنە وەکی ئەگەرم بگەڕێنە سەردەمێت بەرێ ئەو خەڵکی کو نشتەجی لێ دەریبن ئەوان وەرزگاریت کردن کشاوەرزیت کردن ئەو ڕەوان پاسدار بوون ولی الان نه وی گاوی تێکەل بووە یعنی هەم پاسداری هەیە هەم وەرزگاری هەیە ڕاوشێکیان بێژن حیوانەکەن لە منتیقەیە هەیە بەێ زیاتر حیوانەکان چییە پازە گۆوە هەسپە ئەس بێژمەتە ئۆژەلێت مۆڵە داد کاکەشایەن لێرە با بڵێن اقتصادی ئەم ناوچەیە زیاتر لەسەر چییە ئێمە سێوێکی زۆرمان بینی ئەم سێوە لەگەڵ سێوە چیکە هەیە لێرە ڕاستیە خودە چون هەوایەکی کوێستانیە سێوا ناودەنگە ئێستا سێوا حتا وڵاتێت دەرەوەیەکی پاکستانە ئەفغانستانە هندوستانە بۆ رووسیا بۆ وڵاتێت عەرەبی دچیت بناودەنگ یعنی ئەفغانستانی دا پاکستانی دا هندوستانی دا بکرد تێنە ئێرە بناوی مرگەوەر بناوی ترگەوەر یا بەخشا سیلوانە بەشا ناوچەی سیلوانە تێن سێواتکردن بەر هەوای سێوەک تایبەتمەند هەیە بەێ سێوەکەی تایبەتمەندە بەێ ئەوانی کە چییە چیکە هەیە غێری سێو بەحسێ ئابووریش دەکرد بەحسێ ئابووری ئەزیم ژیانە لێرە زیاتر سەوەرزگاری و پاسداریە ڕاست ئێمە کێشەیەکمانەیە بەڕاستی ئەو ئاوایانی کەەوە نزیکی شاری گەورن ئێمە وتمان لێرە ئاوایی دازگیر یا با بڵێن تا 30 کیلۆمتر نزیکی شارێکی وەکو ورمێ ئیتر خەڵکەکە جێ هەڵ و ئەچن
ئەچین کۆچەکەم بۆ ناو شار آره والله متاسف وانە لەوانەیە بەڵێ مخابن. لە ئێمە ژوایە بەڕاستی بەستر لەوانەیە بۆ گەشتیە باخێکی هەیە یا یەت و ئەڕوات وەمانە درست. ئیداری باخەکەی خۆی پێەکە بەس ئێمە زیاتر قسە لەسەر قوڵایی ناوچەی بەڵێن تەرگەوەڕ و مەرگەوەڕ وەمانە ئێمە لە ناوچەی دەشتەکەی وانە درسته بله وانە ئەی لەوێ چۆنە زانی لێرەژی حتی 20 سال ام بیژن 30 سال بری نهاجی کوچ دکرم بو باجار بله. ولی و چند ساله که در باز بویدا گلک او آلاوین جیانا نیو جیانا مدرن هاتنه گنده داشت وکی برق وکی بیژن کهربا تلفن آسفالت جاده از بیژمت اینترنت گاز اونه هاتنه بونا گندان دا یعنی خلق زیادتر و دیگره خلق زیادتر هست کرد و بیاره اگر تو ولای تکنولوژیا خوی پیشتر هاتووە بله بله بەڵام من کە ئەو بینم ئەم شتە لە زۆر ناوچەی کوردستانە او گریانه گریانە بله بەڵام کلەکان زۆر بەجیا تەفسیرە کرێت هەیە ئەڵێ دەڵێ ئەم گریانی گەڕێتەوە بۆ لای زەردەشتیەکان کاری چاک و چییە بەسە من وێنەی کۆنم بینی وای خەڵکی ئەم ناوچەیە پیرەکان گرێکانیان ئەمانەیە زورن بله چۆنە فلسفه اصلیه و گریانه البته روایت زورن لسر بیژن او گرایت اسا فرهنگا زردشتی کود بیژن سه گریه کاری چاک گوتاری چاک و رفتاری چاک ولی لیره من زورتر او تشتی کمدیته هندی پیاو گورترت بید تمنه چته سر گریکان زیادتر ێ بەڵام کارێکی سەخترە بێ آره ولا ساختر وانە بله درست آره ئەمە ئیشکردنیەوە هەر بۆ جوانیە یان ئیشی کەی پێکراوە کاتی خۆی بزانیت دواری پزیشکی دا البته من زانستم لسر نیه و فقط بیستم همه بیسته بیژن او شوتک ام بیژن شوتک گریدانا شوتک بواری پزیشکی و تندرستی و بو پشتی باشه زور جارا میدیته با پیری ما حتی تمنیان چو 80-90 سالی قامتان بالا و هر راست ما زیادتر دگوتن بر وی شوتکی بیه جۆری پۆشین لە ئێوە هەر وەکو جەنابێت ئستا وەکو خەڵکی ئەم ناوچەی خۆ پۆشینەکەت کردووە جلی کوردیەکە لەبەر کردووە یان ئەمە نوعێکی کێ نه ئەوە نوعێکی عمومیە گەڵەمبەریە زیادتر لێرە ڕۆنی بەرگیز ئەو جلوبەرگیت مێ تایبەت ڕۆنی بەرگیزە بوی شوتکی نزانم ودیتی بهریا بزن آچید بید بهریا بزن چوخه که جمدانی گریدن ناوچی بعدیان چالوشک چپشی پیالن دقیقاً بله دقیقاً ای ژنانی شهرهای مثلا لجژنکان چون بله کراس فیستان کوفیا سری هم زیاد جژنکان هر نوروز و کو جژنکان لا ایمو یا جژنی که تایبتی خودانه که تایبت دوی بیاره نوروز کو جژنی که ام بیژن نتویه بو محمیا ناوچه‌ای داشتی مگه لک جشن دم سال جور با جور دا مثلا من وی دم سالا کنه ها سری پاییزی دا گنم دکتان هر جار گنم دکتان دانی دکتان دستار دکرن آنها هر یکی بخو شوی که شوی گنج و جوان گنده خرد بونه مال کی دا جشن گرتن وکی جشن خضر نبی هبی جشن شوا دری شوا یلدای هبی جشن دیار گووند و دیلان و گورانی بله گل او کارباری کد کردن گلوان دا گووند و دیلان و ستران و از بیشم لاجه آتشتانه تا نگوتن چو زستانه مثلا ما جشن سیوی هبو سیاه سور هبو جشن پوخین گودنیا خضر نبی جشن از بیشم تا چهارشنبه او کلتور زور کم زور قربان زور سپاس کاک شاهین سلام کەشێکی بارانایی تەڕوبرا لە ورمێەوە هاتین بە 30 کیلۆمەتر بۆ ناوچەیەکی زۆر ڕەنگین ناوچەکە سیلوانای پێڵێن ئیتر ناوچەیەکی دەوڵەمەندە و بەڵامیتر لە نیوەڕۆیەکە گەیشتین ئەم خانم گوڵنام ئێمە زۆر سپاس دەکەین میواناریەتیان کردین بەڕاستی منیش زۆر مەبەستم بوو خواردنیەکی تایبەتی ئەم ناوچەیە بخۆین ئەوان بەڕاستی دیارە خەڵکی ئەم ناوچەیە خەڵکێکی میوان دۆستن یەکسەر وتیان ئێمە شتێکی تایبەتی ئەم ناوچەدان بۆگەم جایتر سڵاو ئەمگاتەوە باش دادەگوڵنام باشی بۆنەکەی زۆر خۆشە خواردنەکە زۆر تایبەتە ئێمە لە
ئێمە لە باشوورەوە هاتووین ئیتر لای ئێمە جۆری خواردن زۆر سەمەسە بۆ نمونە لە ناوچەی پشدەر لەوێ شتێکی پێڵن قوڕاو بۆ نمونە لە ناوچەی گەرمیان دۆینە هەیە ئەمانە هەمووی دیارە بە ماستە کرێ و ئیتر بە کەشکا کرێت وەمانە زیاتر خواردنەکان لای ئێوە چییە؟ کەلادوش بە چی ئەکرێت؟ ئەمە کەلادوش دەستی خۆش بێت ئازێتی کێشە وڵات بۆنێکی زۆر تایبەتی هەیە کەلادوش چییە؟ ئەوە لە ماستە چێت کەشکە خۆشک بەڵام لە بەهارە ئیتر بە ماستی تەڕەکەین وانە بە ماستی بڵێن ماسێکی ترشی مەڕی ئەم ناوچەیە وانە یا هەر بە کەشکاکرێت کەلادوش کاشکەتی تاخوارە کاشکە دۆنە نیسکە نوکە ئێستا ئەمە چی و چیتیایە؟ نیسکی تایە نۆشی تایە؟ پۆنجاری چیۆحی حشکە کڕۆ دالوشیە چریشە لەسەر خۆ جاتری تایە جای چیەکان چی و چییە؟ گوێ پۆنجارین کڕات لوشی لوشی ئەبێت چی بێ لوشی جیرا پۆنجۆڕێکیەکی کڕۆ دیە بەڵێ و کڕە دوایە ئیتر جاترشی تایە لا ئێمەش جای جاترە بەڕاستی زۆر بەکارێت بە تایبەتی لە ناوچەی پشدەر و ئیتر ناوچەی شوان و ئەمانە ئەمە زۆرەکەن ئەوانی جاترە زۆر بەکارێهێنن ئەیتر شتەکانی کە چیتیایە نیسک و نۆک و سێوکە نیسکە نوکە دۆنە دەخلی کتۆیە پۆنجۆڕە حشکە کاشکە ڕون و پیۆزەکی جوانە بکەنە نۆدا جناب عەزێتێکی گەورە و کێشاوە بەڕاستی ئەم هەموو خواردنە تێنا و لێرە بۆی کەوا خواردنێکی ئەم ناوچەیە ببەخشیت دەستیش خۆش بوو زۆر سوپاس ئەی غەیری ئەمە خواردنی چی هەیە کەوا لەم ناوچەیە ئەیکەن تۆ چی پێشکەشی مێرد و ماڵ و مناڵی خۆ دەکەیت یان کە میوانێت چی ئەیانێ زادی کوتوات بیناچیکردن که پرشکه سنگ و سیره ساورا شتیوتا قدیمی دوینش به دو تیتا چیکردن بله او سنگ و سینگه چی بود؟ سنگ و سیره اجی مش سنگ و سیر بله سنگ و سیرش به نیست که مشارش نوکه سیوکه گوشت حیواناتی تخوره اما گوشت حیوانی بله گوشت حیوانی زود تخوره اما خوی به گوشتی کن ونی بله اونه به گوشت تخوره به گوشت بله ساورگه ساوری سوره کنی اسبی بله ساور اسبیجی گوشت ندابید خوشتره گوشت حیوانه دستی خوش والله من بو نکا و خوش حزگم صد تامین کم هزانی جان بیداربی باشم عذاب کشی دا هینه خواردنەکە بەنانە وڵی کەن یانی حشک و ڕینە بەنانی خوشکی کن باش خۆش بێخۆ بابا حەزی تۆ زمانەکەی بکەینە سەر و ئینجا هینێک تر بەنانی تیریە ها خۆشتان نانەکان خۆشتان دروستیەکەن لێرەوە نییە جا ئەوە چییە؟ ڕینە ڕینەدا بیبارەتی ژنەوەدا ڕۆنەکە بۆی ئەبرژێنی بۆی سوورەکەیتەوە نییە؟ جا بیبارێنەوە بڵێ جا بۆ ئەم کەش و هەوایە بەڕاستی ئەم شۆربا و ئەم جۆرە خواردنە کوردەواریانی ناو ئەو گوندە شاخایەکان زۆر تەندروستە زۆر خۆشە بیبارە حشک ژنەوەدا خوشتە پەتاتەشی تایەوە نیە؟ دەست خۆش ئەو دەستە نەرزێت دوایی ئەو گروپی ستاپی کە لەگەڵمان ئەوانش بۆیان هەیە لەگەڵ ما بیخۆن بەڕاستی من تۆزی حەزم لە خواردنە بە یارمەتیتان بابا دەستت خۆش بەڕاستی خۆش عزیزان لێرە هەر لە ئاوایی دەزگیر بچووکترین کنیسەی ئاشووریەکان هەیە ئەم کنیسەیە وەک دەڵێن 400 ساڵ دوای زاین واتە بەر لە 1623 ساڵێک دروست کراوە ئەمە کلیسەکەی ناوی ڕابان هورمزە ئیتر وەکو نەریتێکیش بەڕاستی کە مەسیحەکان یا با بڵێن ئاشووریەکان بە تایبەتی کێن ئێرە وەکو حەجێک وایە یەن بۆ سەردانی و با بچینە ژوور و بابزانین لە ناو کنیسەکەیە چی ئەبینین
ئەوەی لێرای بیریت لەنام کنیسەیە کەوا وەکو شناسێکی لیاتۆ بۆ کنیسەکە دارێکی گەورەی گوێز هەیە ئەم دارە وەگەڵێن هەر ئەوە 400 ساڵێکیش کۆنە تەمەنی 400 ساڵێک دەبێ ئەڵێ پیری دێ تەمەنی 100 ساڵ تا 120 ساڵ گەیشتووە ئەڵێ دارەکەی بە هەمان قەبارە و بە هەمان شێوە بینیوە ئەم دارە تا سەش هەربەری گوێزێک لەسەر عەرزەکە بینیت گوێزێکی زۆر هەیە ئەوەی ئەبینی لێرە ژوورێکی بچکۆلەیە وەکو خەڵوەتگە وایە لەم ژوورە بچکۆلەیە کە ئەوانەی کە ئاشووریەکان یا با بڵێن کە مەسیحەکانی کەوایەن بۆ سەردانی ئەم کڵێسەیە کڵێسەی ڕاوان هورمز دەرگایەکی بچکۆلەی هەیە ئەگەر سەیرەکەیت لەوێ لە ژوورەوە تەمەن زەویەکە بە فەرش ڕاخراوە کتێبی تایە و مەسیحەکان تایەتی تەنانەت بۆ خەڵوەتکردن شەویش تیا ئەمێننەوە مۆمی تیا داگیرسێنن شەو تیا ئەمێننەوە و ئیتر هینی خۆیانەکەن عیبادەتی خۆیانەکەن بەڵامی تر بەداخەوە ناتوانین بچینە ژوورە بۆی کەوا زیاتر وردەکاری ناو ژوورەکە بزانین وەک ئەژێرنەوە لێرە ئارامگای یا با بڵێن گۆڕی دوو کەشیش هەیە باڵێن دوو قەشەی خۆیان کە کاتی خۆی کە لەم ناوچەیە ژیاون و ئیتر لەناو ئەم دێرەیە ئیشیان کردووە دوو قەبری قەشەکانیانن بەڵام ئەوەی جوانەکەوا لێرە ئەیبینیت تا ئێستا ئەم شوێنە وەکو کەلەپورێکی ناوچەکە پارێزراوە ئەڵێ تەنانەت وەکو لەسەر نەخشەش ئەم شوێنە هەیە کەەوە ئاشووریەکان لە هەر شوێنێک بنکەیەنە با بڵێن یەنە ئەم ناوچەیە یان یەنە دەور و بەری ورمێ یان وەکو مسافرێک وەکو گەشتیارێک گەن ئەبێ سەردانی ئەم شوێنە بکەن. عزیزان هەر لێرە لە ئاوای دەستگیر ناوچە سەلیۆنا هاتوێتە باخەکار خۆشی ناوی باخچەی سەلیۆنایە ئەم باخە وەکو ئەبینن دارێکی زۆری سێوی تایە بەڵام سێوەکە دوو جۆرە حەزەکەین لە زاری ئەم کاکە جوتیارەوە کاک عەبدولکەریمی قەیتەران ئەم کاتۆ باشی کاکە تۆزێ باسی باخەکەمان بوو کە باخە چەند گەورەیە بەرهەمەکان چۆنە چەند تەنافۆی هەفتی تونۆدەت هەر تەنافی هەفتی تونۆدەت باێ هەفتی تەنێک هەفتی تون باێ باخەکە خۆ چەند گەورەیە وتێ دو تەنەفە تەنافی هەفتی تونۆدەت باێ شێوازی ئەگە هەندا سۆڵۆ سڕێت بەد نۆگیری هەندا سۆڵۆ ئەگە سڕێ نەبە بۆشت گیری ئەم ساڵ باش بوو یا باش نەبوو ئاسۆ چێتەر بێ ئاسۆ بۆش بێ ئەم ساڵ باش بوو تقریبان چەند تانی گرتووە چەند تان تقریبان دووربەری حتۆ نوتە دووربەری سه تونە قمەلی کردەوە سێ تۆن هێشتەوەی مۆی بەڵامی تر جۆرەکان دوو جۆرە من ئەیبینم وە نیە جۆری سەوستان نییە وە نیە جۆری سەوز نییە دوو جۆرە جۆرێکی سوورە و جۆرەی سپیە بەڵێ ئیتر کە ئەمە کە ئەم سێوە کە لێ ئەکرێتەوە و ئەخرێتە ناو سنووقە و ئامادە ئەکرێت بۆ کوێ ئەرێن چۆن ئەیفرۆشن بەرەو کوێ ئەڕوات ئەوە ئەمە لێتەرە مەسندوی قۆدۆ دێبەنە ساردخۆنێ ساردخۆنێ دەمینیت ئێجا مشتری دەهێنێتەوە مشتری دێر بۆ ئێرە مشتری نەدێتە ساردخۆنێتەوە سەرخان هەر لێرە لا ڕۆژۆنەیە لە ڕژانەیە لا ڕۆژۆنەیە خۆتان سەرخانی خۆتان نهێنە ینی نینە ئەمە ساردخۆنە ڕۆژۆنێ تا دو ساردخۆنەنە بەنە ساردخۆنێ ژۆ مشتری دەهێنێ دارواژی لەوێ حتى شو راويجي حتى شو راويجي باێ بەس جۆری سێوەکە سێوێکی ڕقە پێدەچێت زۆر بمێنێتەوە ئەم سێوە زۆر باش دازگر نۆبۆندا
دەستگای ناوبانگە سێوە دەستگیر خل منتەقی چێترە یا دەشتا عەزەمی چێترە سێوە دەستگیر نۆبۆنجە هەر لە ناوچەکەیە کاڵە سێوی دەستگیر سێوە دەستگیرە حتا هۆی نێژی سەرخۆنە هەردەمینی خێرەوە بیتەوە سێوە دەستگیر زوو چرا چۆتە مشتری زۆر تنە سێوە دەستگیرە هەو بەڵێ بەڵێ مشتری زۆر تنە سێوە دەستگیرە ئیتر دیار نرخەکەشی بەرزترە نرخەکەشی گرانترە گرانترە وانە مالی گرانترە سێوە دەستگیرە ئەی بەڵام ئێستا ئێوە کە ئەم سێوە لەکەنەوە دیارە بۆ خۆتان جژنێکتان دروست کردووە یا بۆنەیەکەیە کە گۆرانی بڵێن گۆرانی بێژەن داواتێتیان هەمشو لە هەتەن بەڵێ باڕۆژە هەشو لە خۆتیان جعبۆ لێدان سێوە لێدان بەڵێ چکم بەرهەمەکە زۆرە ئەی خەڵکی ناو دێ ئەم بەرهەمە بەس ئەی خۆیان بەکاریشی ئێنێ بۆ نمونە سەرکەی لە دروست بکات سەرکە لێ دروستیان دووشەوە لێ دروستیان دوشا دروست دەکەن بەێ ئەمرە باش دروست دەکەن بۆ سێوە دروست دەکەن یا سپی بەڵێ دەکەواتە ئەکرێ بڵێکەوە بە تەنها سێو ئتر اقتصادی ناوچەکەی باش کردووە بە بژێوێکی زۆر چاک بووە بۆخچای دازگرە های دۆنیا ملیۆر دنیۆ ملیۆر دنیتیم فۆرانینە دەی هەر ئاوادان بێت وڵ دێ ئەوە دۆنا فقە بچە ئەوەتیمە هەدا ئەوێ هابی سێوە دازگرە نۆبۆنجە سێوە دەستگری ناوبانگە بۆشە ملیۆر دنیۆ هەر بخو خلاص دەبیت وڵە خلاص نەبیت دەی خوارستان بات تر هیوادارین هەمیشە دەستگیر ئاوان دەستگیر ئاوادان بێت باخەکانتان ئاوادان بێت بارانی چاکتان هەبێت بەڵامی تر ئێمە هاتین یەکەم باران بەڕاستی لە دی دەستگیرە پێنگ و خێبی بەڵێ پێقەیمان خێر بوو دەستان خۆش مۆی بێوەخەبار منە نۆمە بکۆوە نێبی بەسی بێداوە دەسیۆرۆ ئەسمار لێ بنۆماکی وە نێبی بەسێم پێ بخوین عەزیزان لەم باخەڕەنینەیە کۆتایی بە گەشتەکەمان بۆ ورمێ هێنین ئەگەر چیەکرا تۆزێک وردەکاری لە ناو شارەکە بکرایە بەڵام چی داخە کارەسانیمان بۆ نەکرا هیوادارم جێ ڕەزامەندیتان بێت و تا بەرنمەیەکی KGPS بەخواتان گەشتەوەجی یۆرەگە لە خاڵێکی وەزاوەجی ڕابی مۆلە لێ بکۆ بۆ خەبیر شۆهدە منە سۆفی و حاجی های قۆسە بە دێبە نۆماوبار دەبۆ بەچە بمۆی بێ بەخەبار منە نۆمە بکۆوە نێبی بەسی بەداوە دەسی یۆرۆ